کی اتناسم کی 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 دلداری چی پیمانی چی هی 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 وەک سیحرباز هاتووی بەندی دەلەسە ئەخەیتە پێم دیلم ئەکەی نابەسە وەک سیحرباز هاتووی بەندی دەلەسە ئەخەیتە پێم دیلم ئەکەی نابەسە کەی تۆم دیوە کەی ئەتناسم کەی 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 دڵداری چی پەیمانی چی هەی 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 بەستەفرم بە بەس بافسون گێلم کە بەس کوێرم کە ئەمجا دوشمن شێلم کە بەستەفرم بە بەس بافسون گێلم کە بەس کوێرم کە ئەمجا دوشمن شێلم کە کەی تۆم دیوە کەی ئەتناسم کەی 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 دڵداری چی پەیمانی چی هەی 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 کەی تۆم دیوە کەی ئەتناسم کەی 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 دڵداری چی پەیمانی چی هەی هەی هەی